دڵمان لە پارچەیەکی ترە ئومێدمان وایە ئینشاڵڵا ئەوانیش سەلامەتن کەس و کار. ئێرە بیارەیە یەکێکە لەو شوێنانەی کە شەبەکەی ئێران وەری دەگرێت و دەتوانی کە پەیوەندی بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بکەیت بەهۆی نەمانی ئینتەرنێتەوە بەشێکی خەڵکی دێنە ئێرە و پەیوەندی بە کەس و کاریانەوە دەکەن یاخود ئەگەر ئیشێک کارێکیان هەبێ دێن لێرەوە پەیوەندی بەو کەسانەوە دەکەن کە ئیشیان لەگەڵیاندا هەیە. من لێرە کاگراندیم لەگەڵە کاگراندی لە سلێمانیەوە تۆ کاگراندی سڵاو لێبێ بەخێر بێن ئێوەش لە ڕێ دوورەوە خۆت بەخێر بێی لەبیانی بەڕێوەی چوار مەرزم کردووە وەڵاهی ڕازگۆ بم لەگەڵ هەمن لە یەکەم ڕۆژی جەنگەوە هەر چکە ئیش و کارمان لەو دیو هەیە و خۆی ئیش و کار نەماوە هەڵپەسێراوە بەڵامی تر هەر تقریبەن باشماغ ڕۆشتوم مەرزی پێرێوسخان ڕۆشتوم سنووری هەڵەبجە ڕۆشتم ئێرەژەر کە سنووری هەڵەبجەی هەورامانە بەڵام وتیان ئەم شەو وێنە ڤیدیۆم بینی کە باڵخە زۆر باشە هاتمە ئێرە ماڵێنەوە بە دوو سێ کەسیان کاکەم بیارە لەو ملی چنار زۆر باش ئێستا لێرە ئەو لە ماڵی خۆتا قسە بکەی ئیشەکانە کرد تەلەفۆنە کرد ئەوەی لەسەر خەتن زۆر باشە وەڵا هەواڵی کەس و کارمان پرسی دۆست چکانە مووی هاوڕێی ئەمە لە ئیش و کارەکانە لەگەڵمانان کەس و کار چۆن بوون بارودۆخیان چۆن بوو بارودۆخیان دارایی باش نییە لە ڕووی معنەوی و ئەترسن وریان یعنی ومێدێکیان هەیە بۆ ئەوی قەزێ کوردی و نەتەوەیەکە ئیشەڵا باش بێ خوای گەورە ئاوڕباتەوە لە گەلی ئێران بەگشتی هەمووشی نەکرد کوردەکان بەڵامی تر بتوێنێتەوە نیگەرانی تۆ لە ژێر جەنگە ئێستەمە ڕۆ پێنجی سێ یادی ڕاپەڕینە دڵمان لە پارچەیەکی ترە ئومێدمان وایە ئیشەڵا ئەوانیش سەلامەتن کەس و کار. دای لێبرد نەکەم حەز ناکەم بەڵام بەگشتی بارودۆخی کوردان هەمووان لە ژێر هەڕەشەیان و ئێمەش بارودۆخمان باش نییە بۆ حاڵەی کە ئەوان پارچەیەکی دیکەی نیشتیمانمان پارچەیەکی دیکەی دڵمان ئێستا لە ژێر هەڕەشەی جەنگ و ناڕەحەتیدان لە ژێر هەڕەشەی گرانیدان و ئەوان چەندین ساڵە لەگەڵ ئەم بارودۆخەیە دەست و پەنجەیان نەرم کردووەوە چەندین ساڵە بە درێژایی چەندین ساڵ لە ژێر گرانیان لە ژێر چەوسانەوە و کوشتن و ئەوانەدان و دیارە کاغاندی کاریگەری زۆری لەسەر ئەو دروست کردو ئەم بارودۆخە بە حکمیەوەی هەم کەس و کاریشی لەوەیە هەم ئیش و کاریشی لەگەڵ ئەوانایە. کاگاندیەتوانی تۆزێکتر قسەوان بۆ بکەی زۆر باشە ئەوەندی قسەت لەگەڵا کردبن سەلامەتن ئێستا کەس وەڵی سەلامەتن الحەمدولillah بەس بەڕاستی گوناحن یعنی بتەوێت نەتەوێت ئەو منتیقی کوردیانە زۆر کوالیتی خانوشتیان باش نییە زۆربەی بارگاکان لە منتیقەی ناو کۆڵانوشتان بە تایبەتی سنە بۆمبیش بەو قووەت و تەواو تەکنەلۆژیایە تۆ بیتەقێنی دڵنیا بە ینی شەهید و قوربانی زۆر هەیە وتب ئیشی بازرگانیم لەگەڵیانە هەیە پێش ئەم شەڕە و ئێستاش بارودۆخی بازرگانی چۆن بووە بارودۆخ خۆی هەر تقریبان ساڵی 25 بە تەواوەتی پێوی دیار بوو کە باش ناوێ ئیتر ڕاستیەکەی ئێمە ئیتر لە مانگی 12 هەستمان بە کۆکردنەوەی تەواوی ئیشەکە کرد ینی بە تەواوەتی دامان خست شتەکانمان داخست هەڵمان کرد دیار نەبوو هەتا مانگی دوای 34 چیەکەین ئێستش هەر بۆ هەواڵپرسیدی زۆرتر ئیش و کارەکە من کە بێلەوەی کە کەس و کاری لێ ئەوانە بۆ ئەوش ڕاستی عەوداڵ بووین بار کاسپی لە هەردوو دیوەکە زۆر خراپە زۆر یعنی زین چی خەتەرە لە دنیا تۆ نەزانی من نەزانم سەزانم تۆ ڕەنگی جلەکانە ئەو کامێرەمانت بەس کە نازانی پشتەوە چی ئەوێ زۆر خەتەرە ئێمە نازانین ڕوون نییە دوای ئەمە چیە بێ نازانین مەرز ئەمێنێ نازانین ئەم شتە درێژە کێشێ نازانی من شخصی خۆم 11 ملیۆن و نیو هەموو مانگێک کری مەخزن و کرێکار و سایق و خەرجی مەبوو ئەگەر فرۆشم نەبێ و لە فرۆشەکە لە سەدا ئەوەنەیە ئەوان وەرنەگرم من چی بکەم مەجبور بین لە مانگی 12 شەکەمان ڕاگری ئەمە بەمەرجێک کە دوو جاریش من لە 11 ملیۆنم لە گیرفانی خۆم ماوە ئەوە زەرری دوو مانگ بووە کە سنتێکم تیا پێیان نەکرد بوو ئێستش بیکەم هەروایە کاکڕاندی هیچ بەدیلێک هەیە بۆ بازرگانی بە تایبەتی بۆ باشووری کوردستان لەلایەن بازرگانەکانەوە بەس ئەوەی کە خەزم کراوە تۆزێک میلەتی چاوچنۆک
تۆزێک ئەڵێم یعنی خۆ الحەمدولله لە سا 75 تۆزە میلەتی چاوچنۆک و ترسنۆ بووە کاگەرنە ئێستا ئەم وڵاتی تۆ ئەم سلەیمانیە من بەداتا قسەکەم تەحلیل و بەناکەم و زانێریشم ئاگالێ واللهی بەشی 6 مان خۆراک لەناو ئەم سلەیمانیا هەیە بە سیعرەکەی جاران بفرۆشرێ خەڵک بیخوانەکە خۆراک کەلوپەلیش کاڵاکانی تریش هەموو شتێک هەیە لەبەرەوە بەدی لێرەوەی خەڵک سەبر بگرێت ئەو ئەمبارەکان کۆگاکان شتی باشی تایە بەدیلەکەوەیە ئەوە بەکاربیێنین هەتا پەنجەرێکەکرێت و جا خۆی مە ئێرانمان نییە کاکە تورکیامان هەیە ئوردنمان هەیە شوێنەکانی تر مەمەرزی ترمانێ شتی ئاویمان هەیە ئەم کە زانێەوە تول ناکێشێت.